بێزاری و تووڕێی و نیگەرانی خەڵکێکی زۆر هەیە لەو شێوە سیاسەتکردن و ئیدارەدانە. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە بەرنامەی نووسین و یادەوەری کەناڵی پەیام لەبارەی چەند پرسێکی تایبەت بە کورد و هەرێمی کوردستان و کێشە و گرفتە سیاسیەکانی قسەی کرد. ئەوە نازانم وەڵامی بدەمەوە. لەبارەی سەرکەوتوونەبوونی کورد تا ئێستا لە گفتوگۆ سیاسیەکاندا ئاماژەی بەو خۆپەرستی بەرپرسانە کرد کاتێک دەچنە سەر مێزی گفتوگۆ زۆر کات بەرژەوەندی حیزب و بنەماڵەییان پێشخستووە. ئەو کەسە کە وتوێژ دەکات لەسەر مێزدا دەنیشێ پشت ئەستور بێ بە هەندێک پرانسیپ و مەبدە کە سەودایان پێوە نەکا. پرانسیپێکی گرنگە ئەوەیە کە بە یەک شاو تەماشای هەموو خەڵک و وڵات و میلەت بکات. بەڵام کەسێکە دەستێ بۆ سەر مێزی گفتوگۆ تەنیا حیزبەکەی خۆی لەبەرچاوە بەڵکو بچووکتر لە حیزب بنەماڵەکەی خۆی یاخود خزمەکانی خۆی لەبەرچاوە مانە لە کاتی وتوێژەکەدا تەنیا بەرژەوەندی حیزب و خزم و بنەماڵەکەی خۆی لەبەرچاو دەگرێت. ئەگەر ئەو قازانجی کرد قیرۆسیا لە میلەت. یعنی من دەزانم خەڵکمان هەبوو لەم هەرێمی کوردستانەدا نەک خەڵک و جەماوە ڕازی نەبوو لە هەنگاوێکی سیاسی حیزبەکەی خۆشی ڕازی نەبووە بەس تەنیا بۆ مەزێکی شەخصی هەنگاوێک دەنێ کە دوایی خۆشی زەرەر دەکا و نەتەوەکەشی زەرەر دەکا و حیزبەکەشی زەرەر دەکا. هەروەها ڕەخنەی لە بەرپرسان گرت کەوا دادەنێن کە کوردستان شامی شەریفە و کێشە لە ئارادا نییە و سیاسەتێکی لە خۆبایی پەیڕەو دەکەن لە کاتێکدا هەرێم بووەتە شوێنی دەستوەردانی فڕۆکەی تورکی و ئێرانی. لە خۆبایی بوون پشتان دەشتێنێ پشت. ئەو غرور و لە خۆبایی بوونی تاوانم نیش دەزانم یعنی جار هێندی خەڵق قسە دەکا وەکو بڵێ دنیا شامی شەریفە. کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیر و ئەوانە جا من هی مەرزنی هەمویانم گوێ لێ بوو بێ بەڵام هی هەندێکیان کە دوای تەلەفۆنیشم بۆ هندێکیان کرد بەڕاستی قسەی زۆر بوێرانە و مەردانەیان کردن دەستیان خستە سەر زۆر لە برینەکان. جا من لە قسەم لەگەڵ یەکێکیان کرد دەستخۆشیم لێ کرد وتم خۆزگە تەڕەفی بەرامبەر کە سەرۆکی حکوومەت بوو خۆزگە ئەو قسانەی هی ئێوە وەکو خۆتان کردوتان ئاوای لێوەردەگرتن کە ئەوە وای دەکرد کە بەعقلی ئێوە خۆی دەوڵەمەندکە دەبوو قسەکانتان لێوەربگرن بە سوپاسەوە تەقدیرتان بکەن نەکە تو هەر قسەیەکت کرد کابرا هەوڵدا بەرپرسێکی بداتەوە هیچ نییەوە. تو تا ئێستا سنوورەکەت نازانین تا کوێیە و نازانیت چۆنت مامەڵە لەگەڵدا دەکەن و هەموو ڕۆژێ تارەی تورکیا دێ لە جادە کۆڵانەدا خەڵک دەکوژێ و لەوێەوە ئێران دێ لە بنباڵی تۆدا لە سارە دەدا. ئەو لە خۆبایی بوونە چێ بەرامبەر بە خەڵکی ڕەش و ڕووتی خۆت ئەوەی دەڵێ ئەسەد عەلەیە وعەلە الئەعداء نەعامەتون بەرامبەر بە خۆم شێر بەرامبەر بە دوژمنەکان وشتر مەلە. لە بەشێکی دیکەی بەرنامەکەدا مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد کە حکوومەت دەسەڵاتێکی پۆلیسی جێبەجێ دەکات و خەڵک لەسەر بۆچوونی سیاسی بۆ چەند ساڵ دەخرێنە زیندان و دادگایی ناکرێن. کەسیوانەی ئێمە بە پێچەوانەوە لە بەرامبەر دوژمنان و ناحەزانی گەلەکەماندا دەستەمە و تووکنەرمن موێ نابسێنن موو بەڵام لە بەرامبەر خەڵک و جەماوەری ڕەشوڕووتی خۆیاندا کەسێک خۆ پێشاندان دەکا ڕەخنەیەک دەگرێ مان دەگرێ شتێک دەنووسێ شتێک دەڵێ سەد سیناریۆ بۆ دروست دەکات دوای دەڵێن ئەمە زیندانی سیاسیمان نییە ئەدیوە لەسەر چ گرتووە ئەدیوانی بابینان و ئەوی ئەولا ئەوی ئەو خەڵکێک کە هەیە 20 ساڵە لە سەژندایە 22 ساڵە لە سەژندایە هەیە 10 ساڵ سەژن دەکرێت هەر مەحکەمە نەکراوە جارێ من نەفەرم پێشێکدا 18 ساڵە گیراوە تا ئێستا بانگیان نەکردووە و هەیە دادگا ئازادی دەکات ئاسایش نایاڵێ خەڵکی وا هەیە نەگێ کوردوو دادگا دەڵێ کاکە هیچی لەسەر نییە ئاسایش دەڵێ نەخێر یەکاکە بۆ دەڵێ ئاسا سەروەرە بڵێ ئاسایش سەروەرە ئاسایش و حیزب و ئەو شتە بچووکانە هیچیان بۆ حکوومەت نەهێشتۆتەوە بۆ وڵات نەهێشتۆتەوە بۆ خەڵک نەهێشتۆتەوە